من لەم پرۆژەیەدا لە ڕێگەی مامۆستا ئەدیب چەلکی دەتوانم بڵێم زیاتر بەشدار بووم. مامۆستا ئەدیب باسی شتێکی ئەوهای کرد، گوتی پرۆژەیەکی مەزنە هەیە، ئیشێکی نەتەوایەتیەوە، ئیشی مامۆستای هونەرمەندی مەزن مامۆستا دڵشاد سەعید و تێکستی مامۆستا ئەدیب چەلکی. گوت یەکێک بۆ پێشمەرگە دەبێ، یەکێک بۆ شنگال. طبعا ئەمانە بەری شەڕ و بەری کارەساتی شنگال بیرۆکەی ئەم ئیشانە هەبوو بەڕاستی. ئیشەکان تۆمار بکرێن و بڵاو بکرێنەوە بەزەوە بوو دواکەوت ئەم کارەساتانە هەمووی ڕوویدا. ئەگینا بیرۆکەکە دەمێکە لە مێژە مامۆستا خەریکی نووسینی نۆتە و ئامادەکردنی بەرهەمەکەیە. ئیتر من وا بڕیار بوو لە هەردوو بەرهەمەکە بەشدار بم بەڕاستی، کە بەرهەمی پێشمەرگە و شنگال بوو. تێکستەکانم بۆ هات و لەگەڵ مامۆستا دڵشاد دانیشتم لە سەرەتای پرۆژەکە، گوێم لە موزیکەکە گرت، ئەڕێنجمەنتێکی ئەجگار جوان بوو، سەرنجی ڕاکێشام. ئیتر بڕیارمدا کە بەشداری هەردووکیان بکەم. بەس ئەوە بوو پاش لەبەر تێکچوونی باری تەندروستی و دەنگی خۆم نەمتوانی بەشداری هەردووکیان بکەم، تەنها لە شنگال توانی بەشدار بم. ئێستاش هاتنەوەی ئەم جارم لەسەر بانگشتی کەناڵی ڕوودا و کە هەستان بە نمایشکردنی ئەم دوو بەرهەمە لە 3 شار، لە سلەیمانی و لە هەولێر و لە دهۆک. من هاتمەوە بەڵام توانیم داخەوە تەنها لە یەک شوێن بەشدار بم، ئەویش لە شاری دهۆک بوو کە ئەمڕۆ زۆر بەباشی بەڕێوە چوو، بە شێوەیەکی جوان نمایشکران و شانازیەکی گەورەیە بۆ من لەم شاکارەدا بەشدار بم کە دەربەڕی خەم و ژانی میلەتەکەمانە و کارەساتی شنگال کارەساتێکی ئەجگار گەورە بوو بەداخەوە. لەم بەرهەمەدا لە هەر 4 پارچەی کوردستان و بەزاراوەی جیاواز هونەرمەند بەشدار بوون، ڕەنگا و ڕەنگیەکی جوان، هێزێکی باشی دابوو بە بەرهەمەکە، جوانیەکی دابوو بە بەرهەمەکە، بە گشتی بەرهەمێکی کوردی جوان. هیوادارم ئەم یەکبوون و ئەم یەکگرتوویەش لە هەموو حیزبە کوردیەکانیشا ببینین، بۆ ئەوەی ئەو خەونەی کە هەمانە گەیشتن بەسەر بەخۆی و بە دروستبوونی وڵاتی خۆمان و هەڵکردنی ئاڵای وڵاتی خۆمان زۆر بە شانازیەوە لە هەموو شوێنێک لەگەڵ ئاڵای وڵاتانی دیکە و بە ئاشتی بژین. ئەو خەونەشمان نزیکە ئینشاءالله. ئێستاش کورد بە گشتی بە ئاشتی خواز، بە دموکراسی خواز ناسراون لە وڵاتانی دەرەوە. هیوادارم بگەین بە خەونەکانی خۆمان وەکو میلەتانی دیکەش ئێمەش بە ئاشتی بژین. بەڵام لایەنە سیاسەکان و حیزبەکان حەز دەکەم زیاتر ئینشاءالله ببینم لێک نزیک بن و یەکگرتووتر بین، بۆ ئەوەی زووتر خەونەکەمان بێتە دی. ئێمە وەکو هونەرمەند لە ناو خۆمان ئەوەی پێمان بکرێت دەیکەین بۆ لێک نزیک خستنەوەی زاراوەکان، بۆ خزمەتکردنی زیاتر بە هونەر و بتوانین دەربڕی خەمەکانی میلەتەکەمان لە ڕێگەی هونەرەوە پەیامەکەمان بگەێنین بە هەموو جیهان. من حەز دەکەم لێرەوە بڵێم کەناڵم هونەرمەندی مەزن کاکگارەوە خۆی دانیشتۆ باسی بکەم. یەکێکە لەو دەنگانەی کە ئێجگار سەرسامم پێی و هەروە ئەو ستایڵەی کاری لەسەر دەکات ئێجگار سەرسامم پێی و بەڕاستی لە مێژ بۆ حەزم دەکرد کارێک پێکەوە بکەین. من ڕاستە زیاتر بە ستایلی عەرەبیسک کار دەکەم، زیاتر دەچوم لە وڵاتی تورکیا، چەند ئەلبومێکم تۆمار دەکرد و دەهاتمەوە، بەس لە ئەوە تقریبا لە ئەلبومی دوایین ئەلبومەوە هەوڵم دا ستایلەکەم بگۆڕم. ئێستا باوەڕم بە فیوژن هەیە، حەزم لە مۆسیقای فیوژنە، مەسەلەن پۆپ میوزیک تۆ لەگەڵ ترادیشنەل میوزیک تۆ تێکەڵاو بکەی کارێک گەر بە زیرەکانە ئیشی لەسەر بکەی جوان دەبێت. ئەو بوو بیرۆکەی ئەم تراکە هات بمێشکم، تراکێک کە باسی کەلتوری کورد دەکات، باسی زمانی کورد دەکات. بەرهەمەکە نە سرودە و نە گۆرانیە، ناتوانم بڵێم سرود و ناشتوان بڵێم گۆرانیە بەڕاستی، بەس هەوڵمدا بەشە سۆرانەکەی کە تێکستی خۆم بوو ئەوها بنووسم کە بە زمانی هەتا مناڵی زوو لەبەری بکات، شانازی بکات، بڵێ من کوردم، بڵێ زمانی من کوردیە، جلی من کوردیە، 5,000ەوە قسە دەکەین. بەشە کرمانجە کەشیدامان بە مامۆستا ئەدیب نووسی. ئەوە بوو من بەرهەمەکەم بە دەنگی خۆم دێمۆیەکم تۆمار کرد و ناردم بۆ کاکڕەوان کە زۆرینەی کارەکانی کاکگارە ئەو جێبەجێ دەکات وەکو کۆمپۆسە، وەکو بەرهەمێنەر کە کوڕی خۆشێتی ئینشاءالله هەرتەمە درێژ بێت. کاکڕەوان ئیشەکەی زۆر بەدڵ بوو، وتی بە خۆشحاڵیەوە بەشدار دەبین. کە ناردم ئەوە بوو پاش فترێک کاکگارە بڕیارەندا بەشدار بن، من زۆر دڵخۆش بووم و تەسەوریشم دەکرد کە دەنگی چۆنە و بەرهەمەکە چۆن جوانتر ئەکات، بۆیە حەزم کرد لەگەڵ کاکگارە بەرهەمەکە بکەم. ئاوازەکەی خۆم بوو، ئەڕێژمەنتیش زۆرینەی خۆم بوو، بەڵام کە ناردم بۆ کاکڕەوان ئەویش ئیشەکەی جوانتر کرد، پێی گوتین ئەم شوێنە ئاوها بکەین، لەم شوێنە ئاوها بکەین، ئیشەکە جوانتر بوو بەڕاستی.
ئەو بوویتر بەڕیارماندا تۆماری بکەین بەڕاستی کارێکی جیاوازە مۆسیقاکەی ئەڕێنجمنت نەختێک سادەیە کلیپەکەش هەر سادەیە بەڵام ئاوازێکی کاتچیە بڵێن زوو وەردەگیرێت حسابی ئەوشمان کردووە کە هەموو چین و توێژەکان چێژی لێوەربگرن شانازی دەکەی کە دەڵێ من کەسێکم کوردم جلم کوردیە نەتەوەی کوردم زمانی من کوردیە بە 5,000ەوە قسە دەکەم گەلێکی ئاشتی خوازین وێ ڕای ئەوەی چەندین ساڵە هەوڵ دەدەن بماچەوسێنەوە یا من دیسان سپاسی کاگارە دەکەم و سپاسی کۆڕک تەلێکۆم دەکەم کە هاوکاریەکی کردین هەرچەنە ئەوە زۆر نەبوو بەڵام هەرچۆنێک بوو ئیشەکەمان پێکرد و ئەوە بوو هاوڕێیەکی خۆشەویستی خۆشم هاوکاریکردم کە ناوی کاگ ئەرکانە حەزی کرد زۆریش حەزی لە دەنگی کاگارایە بەڕاستی هونەرمەندگارە وتی منیش حەز دەکەم هاوکاری تام کەم ئیش ئەوە چۆنێک بوو کلیپەکەمان کرد و بەرهەمەکە بڵاو بوو و بزانیم یەکەمین قەناتیش کە دامان پێی کە لێەوەی بڵاو بێ تەلەڤیزۆنی ئێوەیە ڤین تیڤی هیوادارم بایەخێکی باشی پێ بدەن ئەوە ئیتر ئەوە جێ دەهێڵین بۆی بینەر بڕیاری خۆیان بدەن تا چه ئاستێک ناجەحە